پەرێشان پارتی قوبوڵ نەکرد خۆی بۆ پارتی کاندید نەکرد یاخود پارتی جەلال پەرێشانی قوبوڵ نەبوو. هەتا دوو ڕۆژ پێشیش بەمنیا گوت و ناو لە لیستەکەدایە دواتر ناوەکەم دەرهات و ناشزان چێش دەبێت. مامۆستا گۆرانی کۆچەوە کێ وتووە؟ ئەوە بینی خۆم و خودای گەورەیە تا ئەو ڕۆژی دەگەینەوە لای خودای گەورە لەو دنیا. ئەو گۆڵە کوکرا کەریم وێنە دیە کەریم پاش تۆ یاری زانجارە باڵە دۆریم زۆرە ببیرە ببیرە دووبارە دوای ئەوە لە چی هاتی؟ لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزۆنی تاڵەی من بۆ پەرلەمان نابم. مادی بوومە لە وڵاتە حەق خۆمە یعنی ئەوە منەت نییە لەسرم بکەن حەق خۆی بوو. وتت دەروێشی بارزانیم ئەگەر پێم بڵێ لەسەر قاچێ بۆستە نان و ئاو مەخۆ بە قسەیەکەم. ئەم بە شانازیەوە دەیانزایترە قسە دووبارە دەکەمە من دەروێشی ڕێبازی پیرۆزی بارزانی نەمرم هەمیشە ئامادەم ڕۆحی خۆشم فیدای جەنابی سەرۆک و خانەوادەی بارزانی بکەم. بەجێ هێشتیت خوا لێ خۆش بێ و تەمەنی درێژی بۆ ئێوە بەجێهێشت بێ. ئەمن عێنم 42 ساڵ بداکەم ئێستاژێتی بووم. گردنیەوە کەسان ئازاکێک کە ئازاریان بەس ئەوان لە بارەگای خوا ئێریان لە هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاست تاکە پەرمانتانم چیمە ڕۆژی سوخاندەوە پاسکرد. چێک پەرلەمانە نەماوە ئەوەی زوڵم لە خەڵک دەکات ئەوەی حەقی خەڵک دەخوا ئەوانە جیانە ناودین نابێت. ئێستا من 18 ڕۆژ بگرم 58 ساڵە بە ڕۆژیمە 18 ڕۆژمە. ئەمسا پاسەوانی تایبەتە هەیە؟ پاسەوان حیتە تا لە دوو بڕوە ماوەیەکی کورتە پانتاش 1000 بەرفان تانتاجی کردە لە میدیا بەگشتی و لە سوسیال میدیا بەتابێت.